فاصبر لحكم ربك ولا تطع منهم آثما أو كفورا إنا نحن نزلنا عليك القرآن تنزيلا فاصبر لحكم ربك ولا تطع منهم آثما أو كفورا. بسم الله الرحمن الرحيم. ما سرتاوكو لقي الله بجي كي تزانايان بيروز بايبو كرنوي امزغوتا كاين مزغوتي تليفا اميد كاين ان شاء الله بيتا معي خير ورحمته وبركات وكرنوي مزغوتي كي كان كار بيروز وكار مباركه كان لاسلاما يا غنبري صلى الله عليه وسلم افرمي من بنى لله بيتا بنى الله له بيتا في الجنه. هكذا مالك بو خوا دروز بكات ما بس مزگەوتەکانە خۆی گەورە ماڵێکی بۆ دروست ئەکا لە بەهشتا و دروستکردنی مزگەوتێکێکە لە سەدەقە جاریەکان و یەکێکە لەو کارانەیەکەوە ئەو کەسێکە پێڵەستێ و بەهر شێوازێک بەشدار ئەبێتێ دەیان خۆی ئەیکاتەوە چەندێک خەڵکی نوێژ بکات و عیبادەت و پەرستش بکات لە ئەو مزگەوتە ئەم بەشدار ئەبێتەیدا و مزگەوت شوێنی دروستکردنی ئینسانەکانە ئینسانسازیە کارێکی گەورە و کارێکی مبارەکە. ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەم مزگەوتە ئاوەدان بێتەوە بە پەرستش و بە عیبادەت و بەتاعەت و دەستخۆشی لەو بەڕێزانە ئەکەین کە هەوڵ و ماندوو بوونیان هەبەوە دەستیانە بۆ لەکردنەوەی ئەم مزگەوتە. عومەر عەبدوول نووسەر و ڕووناکبێر خەڵکی گوندی تریفە بەناوی خۆی میهرەبان دیارە مزگەوت ڕۆڵ و پێگەیەکی گرنگی هەبووە لە مێژووی ئەم ناوچەیە و بەتایبەتی هەموو گوند و ئاواییەکی ئەم ناوچەیە یەکەمین جار پێش ئەوەی کە ئاوادان بێتەوە بە مزگەوت ئاوادان بۆتەوە. ئەمەش هێشەکە لەو فاکتەرانەی کە پابەندی خەڵکی ئەم کورد زمانە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەرەخات و تا ڕادەیەک پەیوەستن بە ئاینی ئیسلامەوە کە لە هیچ شوێنێکە هیچ ئاواییەکە بەبێ مزگەوت نەیانتوانیوە بژین. لەبەرەوە هەم دەوری و ڕۆڵی سەرەکی هەبووە لە هۆشیارکردنەوەی خەڵکا و هەمیش بووەتە مەرکەزێکی پەروەردەیی بۆ ئاواییەکان لە ڕاستیات جاران هەموو کێشەکان لە گوندەوە چارەسەر کراون کێشەی کۆمەڵایەتی کێشەی با بڵێن ئەوەی کە ئێستا لە ژیاوەتەوە کێشەی یاسایی جاران مەلایەک لە گوندێکە هەموو ئەم کێشانەی حەل کردو هەموو گرفتەکانی حەل کردووە. بۆیە مزگەوت دەورێکی سەرەکی هەیەوە دەورێکی گرنگی هەیە لە ناو کوردەواریە و هیوادارم هەموو جێگایەکی کوردستان بایەخی زیاتر بە مزگەوت بدەن و وەک سەنتەرێکی گەورە لێی بڕوانن پژوێی نەخەن ئینشاءڵڵا. في الجنة ئەوەی ماڵێکی خوا بکاتەوە ئاوەدانی بکاتەوە خۆی گەورە لە بەهەشتا ماڵی